سڵاوتان لەبێت ئێوارەتان باش لە پرۆگرامی ئێوارە 24 لەگەڵتانین کە هەموو ئێوارەیەک دوای بەربانگ لە کوردستان 24 دەبینە میوانی ماڵەکانتان. بۆم ئێوارێش کۆمەڵێک بەرگە و بابەتی جیاوازمان بۆ ئامادەکردوون. لەوانە لە کەمپی دومیز لەلایەن خێرخوازێکەوە کارگەیەکی بەرهەمهێنانی شیرینی دەکرێتەوە. مزگەوتی خانەقا لە سلێمانی کە مزگەوتێکی دێرینە مێژوویەکی پرشنگداریشی هەیە. کاریگەریەکانی بەڕۆژبوون لەسەر ئافرەتی دووگیان و ئافرەتی شیردەر. ئێوارە 24 دەبێتە میوانی میوزیکژەنی کورد هونەرمەند ئەنوەر قەرەداغی. بازاڕی فرۆشتنی باڵندە و جۆرەکانی هەروەها خواستی هاوڵاتیان لەسەر باڵندە لە شاری هەولێر دەبینی. لە کەرکووک لە مانگی ڕەمەزاندا خواست لەسەر تورشیات زیاد دەبێت. یەکەم ڕەمەزانی پاش داعش لە شاری مووسڵ کەش و هەوایەکی جیاوازتری هەیە. کارگێکی بەرهەمهێنانی شیرینی لە کەمپی دومیز دەکرێتەوە کە تیایدا دەژن کە پەنابەری ڕۆژاوای کوردستانن دەبنە خاوەن کار و تیایدا کار دەکەن. ئەمە جگەلەوەی کە ئەو کارگەیە بەرهەمی جۆراوجۆری شیرینی دروست دەکات، هەروەها نرخەکانیشی زۆر گونجاون. خيرخازك هاد قلت أزي وشدت وما اقتراح كركو وما تشتكي شيء كتكو خلت عندك جنك استفادة جيب كان أبد بشول فما بشتي غشنا خالد جلوا ما أبدي كل بشين كركو بشان كركو أبا كاركيركا شنياهيا بيت شكلن فيري لا عندك أو جنكت بشول نشتنش در كان بي داخلي كان بي خوشول كان أو استفادة جيب كان جبال هندي ما اف كاركيرا فاكريا افجن كجي هاتنا راهران كرين مدرسي هيفا ريخرا و اي او ام رابوياكو دولات بوفاكرينا اف هولت فركنا بوفاكرينا سي هيفا شيفايك حتى هيفا سيزدمايا هيفا سي وهر وصا كيلو بالت شولي همي بودابين كرينا جهازة فرنا وهمي تشت اجهزتها وهر وصا ارو شاكر وهر تشت بوشولي همي بودابين كرينا نافي من رانيا محمدة از پنابرا روجافاما هات ما بردجي من الكامبا دوميز اف مشروعي هنا از مسؤولة ما دهجن كذا شولتكن حمو انواعي بقلاوي كرد سوري تشيتكن روجافا برازقة معجنات بحمو انواعي وانا بتيفورات معمول حمو انواعي بقلاوات انا افجن قد برد شولتكن ساعات نح حتى يصدهي شف مكريا شيفت جوارا جبوي تعدل مالي واجي نوي اريكاريا خزانه خدكن قيمته وقالك بناسبن ودر يعني درجه يكن ما حسكر امبيروجي هم اريكاري كي بدنا خلقي كامبي وهم ام خو بدنا نياسكرن مجوله ما كيلو بقلاوي كرب شهر هزاره بس جبوي خيرا روجي قالك خزان البرهابون بحاجتي مساعدة بون وأم وكا كردي سوري أم حاجناكن أمرونن وهناك بدنا ما أم حسكن بستخب شغلن بيجي جولة أفجنك حق فكرهات وأفجنك آري كاريا خزاني خبكن هناك زلامي والدربنا هناك زاروكي وأخوج مدرسة درت خجوي آري كاري بكون زلام نخوشة يان مريا مزگەوتی خانەقا لە سلێمانی یەکێکە لە مزگەوتە دێرینەکانی ئەو شارە، هەروەها دووەم مزگەوتە کە نوێژی هەینیشی تێدا کرابێت. مێژوو نووسان ئەو مزگەوتە بۆ مەولانا خالیدی نەقشبەندی هەروەها وتنەوەی تەریقەتی نەقشبەندی دەگەڕنەوە و دەڵێن کە ناوبانگی ئەو مزگەوتە لەوێوە هاتووە. پاپەیەکەوە چەندی منێک لە مزگەوتی خانەقا ببینین.
ئەم مزگەوتە لە ساڵی 1815 بۆ 1870 زاینی لەسەر دەستی پادشای بابانەکان محمود پادشای کوڕی عەبدوڕەحمان پادشای بابان بۆ حەزرەتی مەولانە خالید دروست کراوە و پێش مزگەوتی خانەقا لە چەند مزگەوتێکی ترە وەکو مدەڕیس تەدریسی زانستە شەرعەکانی کردووە لەوانە مزگەوتی عەبدوڕەحمان پاشا کە ئێستا ناسراوە بە مزگەوتی شێخ بابە عەلی ئەلەو مزگەوتا بووە پێش مزگەوتی خانەقا لە پاش ئەوە کە سەفەری کردووە بۆ حەج لەوێوە چووە بۆ وڵاتی هندستان و طریقەتی نەقشبەندی لەسەر دەستی شێخی دەهلەوی لە هندستان هێناوەتەوە سەرەتا لە مەساحەیەکی ئەوەندە بەرفراوان نەبووە بە سادەیی بەپێی ئەو سەردەمەی خۆی کە دروست کراوە چەند جارێک نۆژەن کراوەتەوە لە ساڵی 1970 بۆ 70 نۆژەنکردنەوەیکی بەرفراوانی بەخۆیەوە بینیوە کە بەم مەساحەی ئێستا کە نزیکەی 5,000 مەتر ئەبێت ئەم مزگەوتە نۆژەن کراوەتەوە بە شێوەیەکی سەردەمیانە دروست کراوە شایانی باسە منارەی مزگەوت منارەی نەبووە منارەکە لە ساڵی 1970 دروست کراوە لەسەر تەبەڕوعی جەنابی مەلا مستەفای بەرزان کە ئێستاش ئەو کاشیە وەکو مێژوو ماوە کە لەسەری نووسراوە کە ئەم منارەی لەسەر ئەرچی جەنابیان دروست کراوە. لە شاری سلێمانیە لە دەیان ئەلحەمدولیلا مزگەوت و شوێنە نەقشبەندیەکان هەن لە بیارەی شەریفەیە ئەو مرکزێکی گەورەیە خۆی لە خۆیان ئەلحەمدولیلا تا ئێستا ذکر و ختم و ئادابیان بەردەوامە من خۆم لە هەڵەبجەی تازەیەم ئەلحەمدولیلا ماوەی 22 ساڵە لەو شوێنەیەم و بەردەوام ختمم هەیە. مەقام و شوێنی منزڵی حەزەتی مەولانە خالیدی نەقشبەندی بوو کە ئەو زاتە گەورەیە طریقەتی نەقشبەندی لەسەر دەستی ئەو هاتوتە وڵاتی کوردستانەوە و خەڵکێکی زۆر پێی ئاشنان لە تورکیا و لە سووریا و لە شوێنانە بۆیە ئێمە زۆر جار ئەبینین خەڵک کە بۆ گەشت و گوزار دێن بە تایبەتی کە لە ئەستەموڵ و لە سووریاوە خەڵکانێک کە دێن بە تایبەتی هەواڵی مەولانە خالید ئەپرسن و دێنە سەردانی ئەم مزگەوتە کەواتە ئەتوانین بڵین وەکو شوێنێکی ئەسەری وەکو شوێنێک بۆ گەشت و گوزاری ئاینی بۆ خەڵکانێک کە ئاشنان بە مەولانە خالید ئەم مزگەوتە جیاوازە لە چاو مزگەوتەکانی. بەڕۆژوبوون بۆ ئافرەتی دووگیان و شیردەر لە ڕووی تەندروستیەوە تا چەندە ڕێگە پێدراوە ئەو زیانانە چین کە لە کاتی بەڕۆژوبوون تووشی و ئافرەتانە دەبن ڕێنمایە تەندروستیەکان هەروەها چۆنیەتی خۆپاراستن لە نەخۆشیەکان کە لە کاتی بەڕۆژوبووندا تووشی ئەو کەسانە دەبن لەم ئینفۆگرافیکەدا باس دەکەین و هەروەها کۆمەڵێک لایەنی گرنگیشی دەخەینە ڕوو. بەڕۆژوبوون لە ئافرەتانی دووگیان و شیردەر زۆر جار ئافرەتان لە کاتی دووگیانی و شیردان بەڕۆژوو دەبن بەهۆی پابەندیان بە بیر و باوەڕی ئاینی ئەو توێژینەوانی کراون لەسەر ئافرەتانی دووگیان و شیردەر تاوەکو ئێستا وەڵامێکی یەکلاکەرەوەیان نەبووە لەسەر سوود و زیانەکانی ڕۆژوگرتن لە کاتی دووگیانی و هەروەها بۆ کۆرپەکەش بۆ ئافرەتانی دووگیان ڕەنگە لە کەسێکەوە بۆ کەسێکی دیکە حاڵەتەکە جیاواز بێت بەپێی جیاوازی کاتی دووگیانیەکەی و بوونی کێشە تەندروستیەکان لە کاتی دووگیانیدا لە بەشێک لەو توێژینەوانی ئەنجام دراون دەرکەوتووە بەڕۆژوبوون کاریگەری هەبوو لەسەر ئەو منداڵانی لەدایک بوون لەو ئافرەتانی لە کاتی دووگیانی بەڕۆژوو بوون بە تایبەتیش لە 3 مانگی سەرەتایی دووگیانی. کاریگەریەکانیش بریتین لە کاریگەری لەسەر کێش و گەشەی منداڵ لە سکی دایکیدا ڕەنگە ببێتە هۆی لەدایکبوونی پێشوەختەی منداڵ کاریگەری لەسەر ڕێژەی زیرەکی و توانای فێربوونی منداڵەکە کاریگەری لەسەر ڕێژەی باڵا بە بەراورد بە منداڵانی دیکەی هەمان خێزان. بەڕۆژوبوون لەسەر ئافرەتانیش بە هەمان شێوە کاریگەری دەبێت بە تایبەتی ئەگەر مانگی ڕەمەزان بکەوێتە کاتە گەرمەکانی ساڵ کە ڕەنگە بێتە هۆی ژانەسەری توند بێهێزی و بێتوانایی بورانەوە سەرسوڕان
تێکچوونی هاوسەنگی خوێن. ئەگەر ئەو نیشانانە ڕوویاندا پێویستە ڕۆژوەکە بشکێندرێت و لە کاتی توندبوونی نیشانەکان سەردانی نەخۆشخانە بکرێت بۆ دڵنیابوونەوە لە تەندروستی دایک و کۆرپەکە. بە هەمان شێوەی دووگیانی بە ڕۆژوبوون لە کاتی شیردان کاریگەری دەبێت لەسەر پێکهاتە و بڕی شیری پێویست کە ڕۆژانە پێویستە بۆ منداڵی ساوە. کەمبوونەوەی ڕێژەی شلە لە لەشی دایک دەبێت هۆی کەمبوونەوەی ڕێژەی پێکهاتنی شیر بە تایبەتیش لە پلە بەرزەکانی گەرما و درێژی ماوەی ڕۆژوگرتن. پێویستە ئافرەتانی شیردەر 2 ڕۆژ بەر لە دەستپێکردنی ڕۆژوگرتن ڕێژەیەکی زیاتری ئاو بخۆنەوە و ڕۆژانە خواردنی دەوڵەمەند بە کانزەکان بخۆن کە پێویستە بۆ گەشەی منداڵەکانیان. ئەنوەر قەرەداغی یەکێکە لەو هونەرمەندە میوزیک ژەنا کوردانەی کە ئەزمونێکی زۆر دەوڵەمەندی لە بواری دانانی ئاواز هەروەها ژەنینی میوزیک و دابەشکردنی موزیکدا هەیە. ئەو لە بۆ ئێوارە 24 باس لە ئەزمموی کاری خۆی هەروەها باس لە لایەنە گرنگ و نهێنیەکانی تایبەتی ژیانی خۆی بۆ ئێوارە 24 دەکات. بابەتێکی دیکەش ئاشکرا دەکات کە بەرهەمێکی تازەی بەدەستەوەیە و ئەویش سرودێکە بۆ سربەخۆی. وەڵام من وەکو مرۆڤێکی ئاسایی ئەژیم خەڵکە چۆنەژی هەڵسو کەوتی لە دەرەوە لە ماڵەوە لە ملالۆلا دنیام زۆر قوز نەگرتەوە سەرشانمەوە زۆر بە بەسیتی سەیری دنیاکەم ژیان زۆر بە بەسیتی سیرەکەم بە ژیانێکی قەنوع ئەژیم ینی قەناعەتم هەیە هەم بێت نەم بێت هاوارم لێ هەڵناسێ قەت لەوەیکەوە نیمەوە بە هەڵپە بم بۆ ئەوە لە ئیشا بە هەڵپەم بەڵام لە دەستکەوتە ئەونا بە هەڵپەم نییە بووی. من بانیان لە خەو هەڵەسەمی اعتیادی ئەچم سوکە دەوامێکم هەیە ئەو 2 سعاتێک داوامەکەم و یەمەوە بۆ ماڵەوە تر وەختی ناخواردن بێ وەختی هەرچی بێوانم بە احتیاجی تەواوەکەم کاتەکانی نوێشکردن لە کاتی خۆی کەم ئایا بە جەماعەت بێ چ بۆ مزگەوتی میوانی مێت بۆ لام لێرە هەر پێشوازی لەکەم چکێرە جێگەی هەموو شتێکمە ئەوەی کە من زۆر حەزم لێ 2 ڕنگ زۆر لە شیرینە ڕنگی شینی کاڵ لەگەڵ سەوزی کاڵ ئەو 2 ڕەنگە ئیسراحەت ماتێ ینی هەستەکەم لەگەڵ یا زۆر ولفەتم هەیە ئەوەش هەر بۆ چاو بۆ مێشک ئەو 2 ڕەنگەوە زام زۆر باشترن چکە ئەبینی ئاسمان شینە و ئەم دنیای هەمووی سەوزە ئەو بەبێ هیچ هۆکارێک ئەو خوا دروستی نەکردو ئەڵبەتە حکمەتێکی تایە بۆ ئێمەش حەزم لەو 2 ڕەنگە زۆر هەیە. وەڵای ئێمە وەکو وەزیفە تەوان خانەنشینی احتیادی هەر وەکو هەموو مرۆڤێکی ئاسایی وەختی خۆمە بە بەسەر زۆر جار هەندێک جار ئێواران حەزم لە پیاسەیەکە لە پارکی ئازادی ئەو هەوای سانتۆزی هەڵەمژێ تاکو نزیک مەغریبێک حەزەکەم ناو سەوزە ناو سەوزایی ئەو شتانەوە ناو دار و درەخت و ئەوانەوە جۆرێ تەئەمولم بۆ دروستەکات ڕاستەکە جۆرێ لە تێڕوانینم بۆ دروستەکە بەرامبەر بە ئەو کۆمەڵە بەرامبەر بەو ژیانە بەرامبەر ئەو خەڵکانی ئەیان بینم هەیە هەڵپەیەتی هەیە قاقای پێکەینەوە هەیە دڵی ئەبینم عاجزە و لێکی مەڵم ئاخۆ چی بێ لە ژێر ئەم شتانەوە ئەڵبەتە کولی یەکێک نەوعێک لە ناو دەرمی خۆیان شتێکەیە ئەی خواتەوە یاخود دەری ئەبرێ یاخۆت ئیتر چۆنی ناو ئەنی ناوی ئەنی بەو شێوازە بەو نەعانە بیرەکەمەوە بەڵامەکی تر لە ماڵۆم زۆرتری وەکا لە ماڵۆم ئێواران هەندێک جار سەرم لە گروپەکەمان ئایا ئۆرکسترای سێمانیا تیپی سێمانیا یا گروپێکی ژیانە کە لێ بەقەڕەکەمان هەیە لێ چەند سعاتێک لەگەڵیانە ئەگەر ئیشمان هەیە بە کار پرۆڤ و کاری ئیشی خۆوانەکەین نەگەر باز لە بواری کاری هونەری بێ باسی دەکەین بەم شێوازە دوای ئەوە کە ئێمەوە لە ماڵیشەوە زۆرترین کاتی خۆم لەم ستودیا ئەبەم بەسەر بەڕاستی ئەو ئیشانی بەدەستمەوەیە تەواویانەکەم یا ئەو کارانی کەەوە پرۆسی بۆ داڕژم بنیاتیە نێم دەراسەیەکەم لە سەری بزانم بە چ شێوەی بیکەمە چ شێوەی نیکەم کاری نوێ زۆرە بەڵام ئەوەی کەیسە پێ و سەرقاڵم سرودێکە کردومە بۆ سربەخۆی ئیشەڵڵا بە تەماین ئەنجامی بین دوایەوە 1-2 سرودی کەشم لا لەوانە کە لە گەڵوەکەساکی هەنگاری تۆمارم کرد بە تەماین ئەوەش تۆمارکە ئینشەڵڵا ئەی ڕەقیب لەگەڵ مەشغەڵان تر بزانین ئیشی کەشە لە بەرەو بەردەوامە ناوەسە ئیش جگەلەوە وعدم بە 1-2 هونەرمەنداوەکە هەندێک کاری هونەریان بۆ ئەنجام مەبلێرە ئینشەڵڵا دوای مانگی ڕەمەزان بە تەمام وردە دەست پێ بکەم لەگەڵیانە ئینشەڵڵا.
هەندێک لە خەڵک هەن کە حەزیان لە بەخێوکردن و پەروەردەکردنی باڵندەی دەنگخۆش وەکو بۆلبۆل و جۆرەکانی دیکەی باڵندەیە. ئێمەش ئەمجارە سەردانی دوکانێکمان کردووە لە شاری هەولێر کە کۆمەڵێک باڵندەی جیاوازی تێدا هەیە و خەڵکیش خواستی زۆری لەسەر بەخێوکردنی ئەو باڵندانە هەیە. بێکەوە چەند بەشێک لە دیمەنەکانی ئەو دوکانانە دەبینی. من شوان ئەحمەد فترەی ساڵێک دەبێ لێرە هێنانی زۆری باڵندەکانمان لە دەرەوەی وڵات و لە ئێران و لە بەلجیکایە کە بۆمان دێتە ئێرە و زۆربەی زۆریشی لەسەر هیوایەت و تەڵەبیاتی شەخسە و دیان هێنینی ئێرە و دیان دێنی. زۆری باڵندەکان یەکجار زۆرن بەس ئێستا سەبەب نەخۆشیێکی کە لە دەرەوەی وڵاتەیە ماوەی 6 مانگێک دەبێت مەمنوع کرایە سەبەب ئەنفڵانزا باڵندەمان بۆ نەهاتەوە. بەس باڵندەیەکی کە ساڵ لێرە دەیبینن هەرێمی کوردستانە و لێرە پەروەردەکراوە و بۆمە دێتە ناو بازاڕ و وەریان دەگرن دیان فرۆشی. بەس بە زۆری باڵندەکان یەکجار زۆرن مە هێستا تاکوێ 56 نوعیەتمان هەبووە لێرە کەمە لێرە عەرزمان کردو و فرۆشتمان. ئەمە زۆربەی تێرەکانی کە دیان هێنین بەنسبەت ڕاهاتنەکەی لیان شارەزا بووینە لە تێری بچووکدا وەکو کەناریە فندسی عادی و زێبراکەیەتی براکێتە ڕۆزێلایە بەبەغایە ئەنواع مودێک تووتیە کۆکاتۆیە مەزموع مریشکێکن مریشکی وەکو براهما و مریشکی شامی و مریشکی ئیسپانی و بەلجیکی و هۆڵەندی ئەوانە لەگەڵ جەوی کوردستان دەگونجێت و دوای وەشکە ئاتێرە من لێرە دکتۆرمان هەیە فەحسیان دەکەن و بە پێی دەرماناتێک و تەڵقیحاتێکی کە دەکرێت خێرەکەی ڕادەگرێت. سەبەب هیوایەتە بازە کەسێکە دێ دەکرێت فقط بۆ جوانی لە ماڵە خۆی ڕادەگریا مەزرعی هەیە لە مەزرعە ڕای دەگرێ و پێی ڕادەگاتن بازە کەسێکیش هەیە دەکرێ و هیوایەتێکی چەند کاتەیە مەسەن مانگێک 2 مانگ 3 مانگ دوکان دەفرۆشێتەوە دەیباتە بازاڕی دەفرۆشێتەوە یا بۆ مەیدێنێتەوە بۆی دەفرۆشینەوە یا لی دەکڕینەوە. بازە کەسێکیشە سەبەب ئەوەی کە تجارەتی پێ دەکات بە زیاد دەکرێت مەسەن لە زۆری فندوسەکان کەناریەکان تێڕەحوبەکان دەکرێت و زاوزیان پێ دەکەن فەرقەکانیان دەدوایدا کە گەورە بوون لیان فرۆشتنەوە. زۆربەی زۆر لە کوردستان زۆرترین تێرێکی کە دەفرۆشێت تێرەلحوبە لە ئینگلیزی و ئۆردونی و تێرەحوبە عادیەکان مریشک و کەڵەبابی دەرەوەمان زۆرتر بۆ دێوەکو مریشکی ئیسپانی مریشکی سینی براهما کۆشامۆ ئەو نەوع مریشکانە زۆربەی زۆری هیوایەتەکە جەسا لەسەر بەبەغا و کۆکاتۆ و مەکاویە لێرە ئەو شانە زۆر باون و زۆریش دەفرۆشێت. نوعەتێکمان هەیە هەر لە عایلەیە تووتی نێپاڵی پێ دەڵێن ئەوانە کە هاتوون وەحشین فەرخەیە بەس تێگە ئەو شخصێکە بیکڕێ محاولەی لەگەڵ بکاتن دەتوانێت ماڵیکە دوای ماڵی بوونی کە خواردنی بەدەستی خۆیدا و ماڵی بوو گەزەی لێ نەدا و هیچ عەزەت و ئازارێکی نەدا وردە قسەی لەگەڵ بکات محاولەی لەگەڵ بکات فێرە قسەش دەبێتن بەڵێ. لە ڕەمەزاندا تووشیاتێکێکە لەو جۆرە خواردنانەی کە خواستێکی زۆری لەسەر دەبێت. هەروەها لە کەرکووکیش بازاڕی فرۆشتنی تووشیات زۆر قەرەباڵغ دەبێت و خەڵک زۆر ڕوو دەکەنە ئەو شوێنانەی کە تووشیاتی تێدا دەفرۆشرێت. پێکەوە چەند دیمەنێک لە شاری کەرکووک و بازاڕە قەرەباڵغەکانی ئەوێ دەبینی. ئەوە تروزی سادەیە دێن لەرە وردیەکەن دوای وردکراوە خەپتێکەم لەگەڵ خەیار تروزیەکە
تێکلە گەمەکەلەوە تێکەڵە بێ ئەمە سادە فرۆشن لەگەر تورشات زەر مشەکەل ئەو تروزی سادەیە تروزی سادەمانەوە ئەدەش تورشات سوورمانی احتیادی خەنابی تیا لاانەی تیا خیات تیارە سێن عەرزی تایە ئەدەرەشینمانەیە تورشات تەمرەندیمانەیە کەمە شیرینی تایە ئەو تەمرەندیەکەیە ئەدەرێت تورشات هەنارمانەیە ئەو تورشات هەنارەکەیە ئەوش عین لاانەی تایە سێن عەرزی تایە ئەوش کەمە شیرینی تایە ئەوش سادە خیارەکەیە خير قلم بيه لأنه وتكراوك زيادة قلمك زيادة أو قلمك يا أوش ترشاز زرد مشكلة أو بيبري تيايا قنابيدي تيايا لهاني تيايا ترزور كراو تيايا خير وتكراو تيايا أوش ترشاد قوي ماني خرمايا أوش عين لهاني وقنابيدي وتشتاني تيايا وتكراو هموي هذا ليش معنا تروزي سادة وتكراوه أو بنوع عم بيع إنسان دين بويرة استليرة لهانة مانية سادة لهانة هو أقريب سادة لهانة يبا أقريب لقى تشارك الدائن أليشين مانية صاز مانية أو بيلا نزفي ترشاد أقريب مدبس يوم احتيادي أقريب مدبس يوم مدبس يدم بيه بصاز هو أليشين مانية زيتون مانية زرد ورش تاكل ما كردوها بناو ترشاتها رش بيبر تفت مانيا سادة تفتها رش عمه مانيا همو تشتياها بيبري تياها تروزي وكراو تياها خالي تياها لانو خنابي تياها اوش بيبر شيرينة اگر شيرين بيبر شيرين سادة بيبر تفت رش قرنابيت مانيا سادة قرنابيت رش ليمو مانيا فستقي تاعي جوزي تاعي او تشتاني پاش 3 ساڵ لە حکومڕانی داعش هاوڵاتیانی دانیشتووی بەشی ڕۆژهەڵاتی مووسڵ ئێستا دوای ئازادبوونیان مانگی ڕەمەزان لە کەش و هەوایەکی جیاوازتردا بەڕێ دەکەن ئەمە یەکەم ڕەمەزان دەبێت کە خەڵکی مووسڵ لە ژێردەستی داعش بە ئازادی دوای نەمانی داعش ڕەمەزانی خۆیان دەگرن لەبێ کەش و هەواکە زۆر جیاوازترە ئێمەش بەیەکەوە بەشێک لە دیمەنەکانی شاری مووسڵ و بەری ڕۆژهەڵاتی مووسڵ لە دوای نەمانی داعش دەبینین. جارێکی تر ژیان دەگەڕێتەوە ناو کۆڵان و بازارەکانی شاری مووسڵ. شیرنەمەنی و پێداویستەکانی بەربانگ لێرە زیاتر لە مانایەکی هەیە. ڕەمەزانی خێر و بەرەکەتە. ئەم ڕەمەزانە ڕەمەزانی سەرکەوتنە بەسەر داعشدا چونکە 3 ساڵ دەبێت ڕەمەزانمان نەبینیە و تامی ڕەمەزانمان نەکردووە. لە ماوەی ئەم ساڵەدا گەمارۆ درابین و نان و ئاو زۆر کەم بوو. منداڵان لە بازار و شوێنە گشتیەکانی شاردا بە دیار بەزەی و بەخشندەی خەڵک ڕادەوەستن. لە سەردەمی داعشدا تەنانەت جگەرەش قەدەخە بوو. هەر کەسێک پێی وایە یان قامچیان لێدەدا یان زیندانیان دەکرد یان سەریان دەبڕی. سەرەڕای وێرانبوونی شارەکە هێدی ژیان دەگەڕێتەوە. ئەو کێشانەی لە ڕەمەزاندا ڕوبەڕوومان دەبێتەوە ئێستا زیاتر بێکاریە بە جۆرێک کە خەڵک پارەی و بەربانجیان نییە. ئیش نییە و موسە نییە و خەڵک هیلاک بووە. دەمە و بەربانگ خێرخوازان سینی خواردن بۆ ڕۆژوانان ئامادە دەکەن و پاش بانگ خەڵک ڕۆژوو بەو خێرە دەشکێنێ کە هاتووە. هەستێکە وەسف ناکرێت بە هیچ زۆرێک. کاتێ هەژار یا منداڵی بێدایک و باوک دڵی بەم ژەمە ساکارە خۆش دەبێ
ناتوانین دڵخۆشیەکە وەسف بکەین. داعش دەڕوات و ژیان جارێکی تر دەگەڕێتەوە. لە ئێوارێکی دیکە لە مانگی ڕەمەزاندا لەگەڵ هاوکارانم وستاوی ئێوارە 24 لەگەڵتان بووین تا پێگەیشتنەوەی تر هەر شاد و بەختەوەر بن.